ئێمە لە دەورەیەکەین لەم دەورەیەدا تۆ ئەوەندە وزە و تەقوا و خواناسیت کۆ کردبێتەوە بەشی 11 مانجیکەت بکە کێشەکە تێنەگەیشتنە لە پەیامە پڕبەرەکەتەکانی ئیسلام. دینداری دوو جۆرە، دینداری تەقلیدی هەیە، من تۆ لە باو باپیرمانەوە فێربوونی لە کۆمەڵگەی مسلماندا بووین ڕەمەزانێک بە ڕۆژوو بی و ئەگە بە ڕۆژوو نەبی گونە هەبار دەبێت ڕۆژەکەشمان چیە پاشەیە بکە و دوای لەو سەرۆ بەربانگ بکەوانێ و ئەوە پیڵەن ڕۆژووی تەقلیدی تیان کابرا هەموو پارشیان هەڵدەستا دوایی دەوری نانی بانی شێخاوکتیانەوە بۆ وەختی کاکە بە ڕۆژوو نەبوو پارشێویژنەکەم کافر هەر کافر بالانی کەم شتێکم وەک مسلمانان بێ بەربانگ و پارشێوەکە بکەم باشە ئێمەش ڕەمەزان نابێ هەربانگ بەربانگ و پارشێوە بێ. ڕەمەزان پێمان دەڵێ یعنی منێستان نمونەیەکی واقعی بۆ جەنابەت باز دەکەم. جەنابەت وەکو ڕاگەیاندکارە سوێ دەوراتەوە هەتا بووی بە ڕاگەیاندکار لەوە چێ خوێندکار بوو بیچوو بێ خولی خوێندکارانەوە. ئێمە مامۆستانی ئاینی چوینە خولی مامۆستانی ئاینەوە و تاربێژیەوە. کەسێکی تر ئەفسەری سەربازیە ئەڵەن فڵان کەس لە پلەی ئەفسەریدا هەتاوەکو پلەیەکی وەرگتۆ ڕبوون منە بۆتە لیوا ڕوکن بۆتە عەقید ڕوکن عەمید ڕوکن هەر ئەو ڕوکنە بە خۆی چەندەها دەوراتی بینیوە بێگومان وانە ئەم دەورەیە کە دەکرێتەوە بۆ ئەوەیە بەس کات بەسەربەری بەس بۆی ڕۆژ بژمێری گرنگەکەی لەوەدا دوای تەواوبوونی دەورەکە تۆ چ فێر بووی دوای تەواوبوونی دەورەکە دەچیەوە ناو شوێنەکەی خۆت و ئەوەی فێری بووی لەو ماوەیەدا بەکاری دێنی ئەو مۆبایلی بەدەست جەنابتەوەی ئەو کامێرانی کە ئێستا ئێمە وێنە دەگرێت ئەمانە بەبێ شەحن ئیش دەکەن بێگومان نەخێت کەواتە تۆ ماڵی خۆت سەرف کرد لەم کارەباگرانی حکوومەتی بەداخەوە چەوسێنەری میلەتی خۆمان کە هەر ڕۆژ بە ڕۆژبارەکەی قورستەکە و کارە باشی خستۆ هیچێک دەوانە تەماشا دەکەی ئەو شەحنەی مۆبایلی تۆ بە پارە وەرگیراوە مۆبایلەکەت پڕ کردو چاودێریت کردووە لە حەدی خۆیدا لێکەیتەوە باش ئەمە بۆ جوانی تیاتی پارەت سەرف کرد کاتت سەرف کرد ئاگاداری مۆبایلەکەت بووی پاتریەکەی فول بوو بۆ چییە بۆی بەکاری بێنی ئۆتۆمبیلێک دەچی سوتەمەنی سوپەری تێدەکەی پارەکەت لە جیفانت دەکرد داد بە بەنزین خانەکە تانچەکەت پڕ کرد بۆ جوانی لەبەر دەرگا ڕایگری باشە بۆ خۆی بەنزینە دەبێتە هەڵم و لەوانەیە ئۆتۆمبیلەکەشت تێکدا ئامانج لەم وەزە وەرگرتنە پارە پێدانی ئەم وزەیە ئەم کات بەخشینە بۆچیە ئۆتۆمبیلەکە بگێتێتە شوێنێک ڕەمەزانیش برای بەڕێزم بینەرانی بەڕێز ئەوەیە ئێمە لە دەورەیەکەین لەم دەورەیەدا تۆ ئەوەندە وزە و تەقوا و خواناسیت کۆ کردبێتەوە بەشی 11 مانجیکەت بکە ڕاستە لە هەندێک کاتە ڕەنبێت تۆ دەرفەتی ئەوەت نەبێ وەکو جاران 5 فەرزە لە جەماعەت بی ڕەنگە دەرفەتی ئەوەت نەبێ هەموو شەوێ 11 ڕکات تەراویح بە جەماعەت لە مزگەوتا بکەی خودای گەورەش ئەوەی داوا لێ نەکردووی